33 ساڵ بەسەر کیمیابارانکردنی گوندەکانی عسکەر و گۆبتەپە لە ناوچەی قەڵاسێوکەدا تێدەپەڕێت. لە 33مین ساڵیادی مەرگەساتی کیمیابارانکردنی ناوچەکەدا جگا لە مەراسیمی دانانی تاجە گوڵینە لەسەر مەزاری شەهیدان هیچ مەراسیمێکی دیکە بەڕێوە نەچوو. بەرپرسانی حیزبی و حکومیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو تەنها تاجە گوڵینەیان دانا و هیچ بەڵێنێکیان بۆ کەسوکاری قوربانیانی ناوچەکە پێ نەبوو. کەسوکاری شەهیدانیش بەهۆی نیگەرانی و تووڕەییانەوە لە بەرپرسان بایکۆتی مەراسیمەکەیان کرد و دەشڵێن هیچ داواکاریەکیان لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان نییە. داواکاریەکانی ئێرە داواکاری خزمەتگوزاری سەرەتایین خزمەتگوزاری سەرەتایی ڕێگاوبانە کارەبایە ئاوە ئەمانە لە ئاستی پێویستی خەڵکەکەیان نییە. لەبەرەوەی گۆبتەپە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێش ساڵی 1970 لەوانەیە 40 بۆ 50 ماڵێک تا 100 ماڵێک بوو بێ، ئێستا نزیکەی 400 ماڵە. ئەمەش داواکاری تەبعاً داواکاری زیاتر ئەبێ و پێداویستیشی زیاتر ئەبێ. جیرۆدەی ئەوەین بەڵام ئینسانیش بێویژدان نەبێ کۆمەڵێک شت کراوە بەڵام لە ئاستی پێویستی ئەوانەیان نییە. چکە ئێمە داواکاریمان زۆر هەیە تا ئێستاش ئەگەر بێت و ئێستاش شوێن خانوو هەیە ئەگەر هەڵی دێتەوە لەوانەیە ڕووفاتێکی بەرکەوت و سێشیشیم هەیەتیابێ. خۆ ئەم دەسەڵاتە ئەگەر بیزانایە ڕووفاتی ئەنفالەکانمان بۆنی نەوتی لێ دێ ئەگەر عەقدیان لەگە 50 کۆمپانیای بیانیا بکردایە ڕووفاتی ئەنفالەکانیان دەرەکردەوە ئەو کاتە بە وڵاتەکانیشانە فرۆش نەک بێ ئێمەیان بێنایەتەوە. بەڕاستی من وەک کوڕە شەهیدێک وەک کەسوکاری شەهیدێک وەک خەڵکێکی ئەم گوندە وێرانە هیچ داواکاریم لە حکوومەتی 33 ساڵی ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە بەڕاستی شەرمەزاریە. بەڕاستی ئەم گوندە ئەمڕۆ دووبارەی ماباران کرایەوە لەبەر ئەوەی زانیت لە بەرسی لەبەر ئەوەی یادێکی حیزبی 13 کەس بە ژمارە ژماردوومە 13 کەسی کەسوکاری ئەنفال هاتووە بەسەر گۆڕستانی ئەنفالی. شاید حاڵێکیش ساتە وەختی ئەو کاتە بۆ پەیام دەجێڕێتەوە کە فڕۆکە جەنگیەکانی سوپای ڕژێمی باسی پێش و بەچەکی کیمیایی بۆردومانی گوندی گۆبتەپە و دەوروبەریان پێکردووە. ئەو ڕۆژەی ئەگەر 35 ئەگەر چیمەکەی دادێرێت ئەمە ئێمە ئەمە چاڵێکی لە 1 چاڵ لەگە 2 زەنامە وەستا بووین حاجی حوسێن و ساڵح ئیمان ئیسماعیلیان پێ بووت. بە دووربین سەری ئەو شاخێک ڕسماقمانە کرد. چێنم وەڵای وەزیری عسکەری ودێ وامان گوتو تیارەکان 35 یعنی ئێوارە 5 ملە ئێوارەکەی تیارەکان پێ سێ تیار بێشیان بۆ عسکەر ڕووی دوانیان سوڕای بۆ ئێرە ترگە چیماکەی دادێرە قومەلەکان لە ئاسمان بوو قومەلەکانشی بەقایەک تەنشەکە بوون گەورە بوون لە ئاسمان سوکە سوک بە سوڕا ئێستا تەخەمان لەگەڵ کوڕە برازەمە ئەو گوزەرامان وتیان تەقەیەکم بەشکم لە ئاسمان تەقەتو نەکرد عەرز ئەتر وەڵا گەیشتە عەرزەکە چونکاکە ئێوە بڕۆن بەسە جازەکە کار ساڵە ماڵیان ئەلم بردە مزگەوتەکە بە لە خانی ماڵ برایەکمان بوون حاجی حوسێن ماڵیان لە هەدا ئەو تەنشیانە بوو وەڵا ڕۆشت بۆ ماڵ هەرچیانشیمان شەیدا کرد. لە ماوەکانی ڕابردوودا گوندی گۆبتەپە 6 جار لەلایەن حرس قەومی و جاش و مستەشارەکانەوە سووتێنراوە و تۆپباران کراوە. بەهۆیەوە چەندین هەوڵاتی شەهید و بریندار بوون. دوجاریش لە ئێوارەی 35 ساڵی 1970 کە هاوکات بوو لەگەڵ حەفدەی مانجی پیرۆزی ڕەمەزان لەلایەن ڕژێمی لە ناوچووی بەعسەوە بەچەکی کیمیایی بۆمباران کراو بەهۆیەوە زیاتر لە 110 هەوڵاتی شەهید و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆبتەپە لە سنووری ناحیەی ئاغجەلەر.